بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت تەوەرەکەمان تایبەتە بە مافی مرۆڤ لەبەر ئەوەی میوانێکی زۆر لە بەرنمەکە ئامادە بووە وەکو ڕێزێک بۆ ئامادەبوونی ئەو میوانانە بۆیە ئێمە لێرەوە دەست بە وەرگرتنی پرسیاری میوانەکانەکەین. زۆر باشە با چاکی عزیێت نەبێت تۆزێک قسە بکەی بۆی تێستی دەنگە بۆ بکەم زان کێشەی دەنگمان نییە. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. گوێم لێتە بەڵێ گیان فەرموو دەست پێ بکە. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. پرسیارەکەی من کەمال ئەحمەد تەلەبەی زانکۆ بۆ سەردەشخان. قاعیدەیەکەی ئەڵێ لە هەرکوێ پێشێلی مافەکانی مرۆڤ کرا یان دەسەڵات ئەیکاوەیان دەسەڵات لێ بەرپرسیارە. ئەو میوانە بەڕێزانە زۆریان لەسەر ئەوە درێژی پێ نایە، بەڵام پرسیارەکەم وەیە بۆ سەردەشخان. بەڕاستی پێت وانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تیاشیانە ئەو ڕێکخراوەی ئێوە کەم تەرخەمە، ینی لە ئەوەی کە هەڵەساوە بە تەویعکردنی خەڵک، یعنی هەو پێشێرکارانەی کە بۆ مافەکانی مرۆڤ بکرێ تەنیا هەر ئەوە نییە لە ئاسە فەرمیەکە کە حکوومەتی کاوکە لایەنە سیاسیەکان پێ هەڵەسن. ئەو پێشێرکاری و ئەو خروقانە چی لەکەی کە لەسەر جادە کە خەڵک کە کۆمەڵگە دش بە یەکتێکە بە تایبەتی دژی ڕەگەزی مێینەوە کەمەندامان وە پێم وایە هەمویان قوربانی. زۆر سپاس. دوایە و زۆر سپاس. ڕەنجازات خوێنکاری کۆلێژ یەک دقەیە سە خۆم پێتەڵێم دەست پێ بکەین با کادرەکە وەرگرێ. فەرموو. ڕەنجازات خوێنکاری کۆلێژی یاسا. سوالێکم بۆ ئەفرینخان عەزت نەبێ بە نیسبەت مانگرتوەکانی کەمەندامانەوانیان نزیکەیمانێکە بێت مانیان گرتووە یۆک وەندان پەرلەمان و پەرلەمان هەڵوێستان چی و چیتان بەگردون تا ئێستا بەڕاستیوان توێژێکن لە کۆمەڵگایە پێویستە دایم شتەکانیان بۆ بکرێت نەک دای مافی خۆیان بکەن و
ینی پێویستە لەسەرەوەمان خزمەتیاگەین بەڵێ. وەکو پەرلەمان هەڵوێستان چی و چیان بۆکەن زۆر بەڵێ. سپاس. سپاس بۆ تۆش. دوایەوە خێرات نیمەوانە بەڕێزەکان دەکەم. یەک دقە من سێ پرسیار کە پێم وتی اینجا دەست پێ بکە. باش. فەرموو. سابر عەبدوڵڵا خوێندکاری دوی ڕاگەاندن. بە خێرات نیمەوانە بەڕێزەکان دەکەم. من سێ پرسیارم هەیە. یەکیان لە بەفرین خان. بەفرین خان هەمویان ئاماژیان بۆ کرد کە مافی مرۆڤ لە کوردستان بەرەو عقارێکی خراپ هەنگاو دەنێ. کەواتە جیاوازی چییە؟ جیاوازی چییە لە نێوان دەسەڵاتێکی تاکڕە و یان دەسەڵاتێکی دیکتاتۆر لە کاتێکدا کە لە هەردوو دەسەڵاتەکەدا پێشەلی مافی مرۆڤ کراوە. ئەمە پرسیاری دووهەم وەکو بینی ومانە لە کوردستاندا داهێنانێکی تازە کراوە. حکومەت داهێنانێکی تازای کردووە بەوەی کە ڕۆژنامەنووس بە یاسای تیرۆر دادگایی دەکرێت لە کاتێکدا لە هیچ یاسایەک و هیچ قانونێکی هیچ وڵاتێکدا باسی ئەوە نەکراوە کە ڕۆژنامەنووس تاوانێکی کردیان نووسینێکی نووسی بە یاسای تیرۆر دادگایی بکرێت. پێت وایە ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤ یا پەرلەمان و یا حکومەت داهێنانی کردووە. پرسیاری سێم بۆ تافگەخان. زۆر بە کورتی. تافگەخان ئەڵێ دەستگاکەمان ناچالاکن. کەواتە ئێوە ئیشتان چییە؟ یا ئەو 3 میلیۆنی وەریەگرن چی لێ ئەەکەن؟ وەکو ئەو هاتوچێ وەکو بۆ خانە نشینی ناکەن یا لەنێو خەڵکی هەژاردا دابەشیکەن یا ئەوە تا بەنیازن تاکەی وا بە ناچالاشی ببێنەوە. زۆر سپاس مەبەستت گەشت. سپاس. زۆر سپاس. دوایەوە فەرموو. بەرهەم محەممەد خوێندکاری پەیمانگای تەکنیکی چەند تێبینیەکمێ بەداخەوە خەڵکی کوردستان بە تایبەتی شاری هەولێر ناتوان وەکو تاکی ئازاد قسە بکەن وە کارەکەشی من بۆ مەگەڕێمەوە کە میراتگیری حزبی بەحز لە هەولێر حکم ئەکات. خاڵێکی تر دیموکراسی و ئازادی لە هەرێمی کوردستانە منەتێکی فرعونانەیە. بەڵێ پرسیارەکەت هەندێک فرعونی دەسەڵاتی نییە و منەتی فرعونانە ئەکەن. تکایە پرسیارەکەت ئایا ئازادێکەوێتە کوێم قسانەوە بۆ دانا؟ بەڵێ سپاس. فەرموو. ئاسوعلی خوێنکاری ڕاگاندن. من پرسیارێکم هەیە بۆ تافگەخان ئەوان وەکو ڕێکخراوەکەیان کە 370 کارمەندیان هەیە ئایا بەڕای خۆی ئەم 370 کارمەندە زۆر نییە بۆ ڕێکخراوەکەیان چوشی تا ئێستا ڕێکخراونیە دەستەیەکی حکومیە دەستەی مافی مرۆڤ ببورە دەستە ئەو دەستەیە ئایا بەڕای خۆی ئەو 370 ئەوە ژمارەشی زۆر نییە بۆی کەوا تا ئێستا من نەمە بینەوە لە هیچ کەناڵێکە کە باسی ئەوە بکرێ بڵێن وڵا ئەو مافیان گەڕانەوە توانێت بۆ فڵانکەزیا خود مافی ئەویان کردویان ئەوە تا بە ئەو کە لە قسەکانیەوە باسەکە کە هەموو شتێک خاتە پاڵ حکومەت ئایا ئەمە هۆکار چییە لەمەکەی خاتە پاڵ حکومەتیان ئەوەتە خۆیان تەنها بەسیان ئەوەیە کە بڵێن موچەوەەر بگرن و ئیتر تەنها بۆ ناوەوە کار بکەن. بەڵێ سپاس. بۆستا ئێستا پێتەڵم فەرموو. بەڵێ سەرجی ساڵە خوێنکاری ڕاگاندن پرسیارەکەی من بووە کاکدانایوەکو ئەندامێکی حزبێکی ئۆپۆزیسیۆن هەڵوێستان چی ینی پرۆژە و چالاکیتان چییە بۆ ئەو پێشلکاریانەی بەرامبەر بە مافی مرۆڤ دەکرێت. هەروەها پرسیارێکیشم بۆ بەفرین خان ئەوان وەکو فراکسیۆنی تایبەت بە فراکسیۆنەکانە چیان کردووە بۆ مافی مرۆڤ چیان کردو بۆ تاکی کورد لە وڵاتە بۆ ئەوەی مافی پێشێل نەکرێت. سپاس. وشار عەبدوڵڵا. یەک دقە فەرموو. وشار عەبدوڵڵا خوێندکاری ئامادەی پرسیارەکەمەوە بەڕێز تافگەخان و ئێوە وەکو خۆتان چەند وەکو ئەزانین مافی هەموو کوردستان خوراوە بۆ هەڵبژاردننی پارێزگاکان ئێوە وەکو خۆتان چی فشارێکتان خسۆتە سەر حکوومەت تاوەکو هەڵبژاردننی پارێزگاکان بە زووترین کات بکرێت چونکە مافێکی سەرەتایی هەموو مرۆڤێکە. سوپاس. بەڵێ بە پەیوەستکردنەوەی بە مافی مرۆڤەوە. بەڵێ پێوەستکردنەوەی مافی مرۆڤ. فەرموو. دەستان خۆش بێ شاڵاو سەرکەوت
ڕاستی تەوەری بەرنمەکە زۆر ڕەڵەگرە قسەی لەسەرگەم بەس با بە کورتی بڵێن ئەگەر تۆی سە لە مناڵی 16 ساڵیش بپرسی باسی مافی مرۆڤ بۆ بکە لە کوردستان بە 2 سەعات نایبڕێتەوانێ اینجاوەرە بۆیە مەش بە 2 دقه یعنی کەمە بۆ بەرنمەکە ئێمە قسەی بەڵێ ئیتر میوانەکانی زۆر زیاترن لە ئەوەی بۆ منە بەرنمەکە جێگەی 30 کەسی تیابێتەوە نزیکە 7 کەس لە بەرنمەکە حزوریە بۆیە وەکو ڕێزێک ئەبێت ئاگامان لە کاتەکە بێ بەوەی هەمووی فریاکەوێت پەیامی خۆی بگەێنێ بڵێ پرسیارێ بە تافگەخان بەڕێوەبەرایەتەکە ئێوە بۆ ڕازدانەوەی دەسەڵات حکوومەتی کوردیە یا لە ناوبردنی کەیسەکانی پێشلگا لە ناوبردنی کەسی پێشەلگارێکانە پرسیارێک بۆ بەفرینخانیەوە کە ئەندامی پەرلەمان و بڕیار وایە پاسەوانی خەڵک و هاوڵاتیان بن ئایا ناحەقاگەر گومان لەوە بکەین ئێوە لیژنەی مافی هەموو خەڵکی کوردستان بن ناقاگەر بڵین لای ئێوە شەروەک و دەسەڵاتداران مرۆڤ لەسەر بنەمای پەیوەندی و لایەنگری حیزبی پێناسە دەکرێت و من داواکاریشم ئەگەر ناتوانن لە ئازە و بەربەرسیارەتانە دابن وەک ئەندام پەرلەمان ڕێگای دروستەوەیە کە دەست لە کار پێشنەوە دەستان خۆش بەڵێ فەرموو زۆر سپاس من بەمە ئەحمەد خوێنکاری قۆناقی دوو ڕاگەاندن من ئەمێ ئاماژە بە شتێ بکەم باسی مافی مرۆڤ بکرێ پێم وایە مافی مرۆڤ وەکو منهەج خوێندومانەگینا پێی نەگەشتونێمە بڕوا بکە هەتا نەچوومە دەرەوە نەمزانی ماف چییە وامزانیار ئەرکمان لەسەر شان بەس ماف چییە کێک لە ئێرە لەم خوێنکارە بەڕێزانە بە مافی خۆیان بزانم زانانی مافیان چییە چیان پێدراوە یعنی بەس وەکو شعارێت مەرەکەبی سەر قاقەزە گینا مافکوە من عفوم کە چوومە دەرەوە لە ئەوروپا ئەو کات زانیم مافچی یعنی زانی مرۆڤم چونکە کاتێک چوومە وڵاتێکی بێگانە تەماشام کرد خانوویان دا پێم پارەیان دا پێم قسمانەکەم بۆ هەموو ئەرکێک سەر بەڵام لە وڵاتەکەی خۆم بەڵێ کاک بەمەوە بەس گەشتووە گەر پرسیارەکەم وەڵام پرسیارێکی جدیم بەس پرسیاری داخراومەیە بۆ بەفرینخان سەردەشخان عفو سەردەشخان ماف ئەدرێت یان ئەسێنرێت لە کوردستان بەفرینخان بەڵێ ماف ئەدرێت یا ئەسێنرێت سپاس دوو پرسیارێکم بۆ تافگەخان ئەوەیە ئایا پەرلەمانی کوردستان مەرجعە یا حیزبی دەسڵاتدار مەرجعە حیزبەکان مەرجعن یا پەرلەمانی کوردستان نانادەسە پەرلەمانەکەت بە تێڕوانینەوە بەس کە ئەم پرسیارە بە بەڵێ یان نەخێر زۆر سپاس تا کورتتر بێ باشترە چکە دواتر ئەوان شەڕی ئەوەیەکەن من نیم دوایە گەرویستان شەڕ بکەنە بێ لەگەڵم جەماعەتەیە شەڕ بکەن بەڵێ زۆر بە کورتی ڕاشی دیکرام خوێندکاری زانستی فەرموو ڕاشی دیکرام خوێندکاری زانستی ئیسلامیەکان ئێمە کەم مێز هەموو لە مێزگر دەکرێت دایمە نەخۆشەکان دیارێکرێ بەڵام کەسێکمان نییە یعنی چارەسەرەکەی دیاریکە بەڵێ ئێستا لێرە ئێمە چارەسەرەکەیمانەوێت ئێستا کە حکوومەت ئەم بەڕێوەبراتی ناخاتەیش بۆ نایخاتەیش چارەسەری ئەمەمان پێ بڵێن یعنی کۆمەڵە ڕێکخراوە ناحکومیەکان کە ناکەوێتەیش با بڵێن بەڕێوەبراتی ڕێکخراوە ناحکومیەکان ناکەوێتەیش بۆ ئەم بەڕێوەبراتی مافی مرۆڤ ناکەوێتەیش بۆ ئێمە بێت چارەسەری ئەمانە بدۆزین ئای هەموو مێزگردی ئێمە بین و هەموو نەخۆشەکان بێنین و چارەسەری نەکەن ئەمە مشکلێ مێزگر دێکراوە بۆ چارەسەری مشکلان نەکراوە داواکەن چارەسەرەکە ئینشاءڵڵا تاوە لێرە ئەومایکەم بنێ کێ قساکە فەرموو کە پێم وتی دەست پێ بکەی کاکاریگەن دەست پێ بکە بەسەر حەزم کرد کاگیادگار ئەو هەمویان پرسیارەکانیانەکەن دواتر دەیتە سەر بڵین بەو تەسەسولی کە لای خۆت داتناوە وەڵامیانە دەیتەوە کاگیادگار و بورۆڵە ئەو خوشکەویستم زانم لە چ شوێنێکی شەکە لە ڕێکخراوی بڵین DHRDە سنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ لەگە بەڵێ ئێستا کە پێم وتی فەرموو فەرموو وڵا من هەرەمێ بە تایبەتی تۆزەحێکی بچکۆلانە لەسەر هەر ڕێکخراوی UN و ئەو دامودەستگانی کە تابعن بە ڕێکخراوی UN ملاحەزەیەکی بچووک لەسەر ئەوان باسکەین ڕێکخراوی مافی مرۆڤ خۆی ئەسڵەن لە بنەڕەتە ئەوان پێشێلکاری مافەکانی مرۆڤن چکە ئێمە دەبینین UN و هەموو ئەو دامودەستگانی کە چاودێرن بەسەر دامودەستگاکانی هەرێمەوانێ خۆیان جاری وا هەیە بە بڵاوکردنەوەی تەنها راپۆرتێک لە هەموو مەسەلەکانە دزنەوە چکە ئەرکی ئەوان هەر ئەوە نیە راپۆرتێ بڵاو بکەن و دوجار دەستگایەکی حکوومەت هەروەکو کاکدانە باسی کردیانی پوچەڵی ئەو راپۆرتانە بکاتەوە گوایە بەوانی کە مۆسوق نین ئەو راپۆرتانی دەچێتە بەردەمیان
UNیش خۆی پرشێکی گەورەی بەردەکەی بۆ کە چاودێرەکەی چاودێرکی ولود نییە من پرسیارێک ئاراسی بەڕێزان تافگەخان و بەفرینخانەکەم بە تایبەتی من نازانم بۆچی ئەو بەڕێزانە تا ئێستا ینی سەردانی ئەم چادریمان گرتوەکانیان نەکردووە چکە بەڕاستی ینی بە تایبەتی لیژنەی مافی مرۆڤ هەتا ئەم ساتە وەختە هیچ هەڵوێستێکی نییە و بە تایبەتیش کە کاک سالار هاتە لامان کۆمەڵە پێشنیار و داواکاریمان خستە بەردەمیان هەتا ئەم ساتە وەختە یعنی هیچ هەڵوێستیشان وەرنەگرتووە بە تایبەتی کە دەبینین ئێمە لە ناو پەرلەمانە کە بانگهێش کرابین بۆ کۆبوونەوەی ڕێگریمان لێکرا دوو جار پێشێری مافەکانمان کرا ئەو لیژنەیە تا ئێستا بێدەنگە هاوکات بە تافگەخان نازانم بەڕاستی ئەم دەستەیە من ئەمڕۆ بیستوم ئەم دەستەیە هەیە ینی ئەمە خێری ئەم بەرنامەیە بنووسێ کە زانیمان دەستی مافەکانی مرۆڤ هەیە پێم خۆشە بزانم یعنی چێ یەکەم بەرپرسە لەوەی کە ئەم دەستگای تووشی ئەم شەلە لەبووە سپاس بۆتەش کە فەرموم لێ کردی دەست پێ بکە بەڵێ فەرموو بەکر حەمە ئەحمەد چالاکەوان لە بواری کاروباری کەمەندامان بەگشتی و نابینا بە تایبەتی پرسیاری من بۆ تافگەخان و بەفرینخانە دیارە بە تایبەت کاکاری ئاماژەی پێکرد کە چەند ڕۆژەوە بۆ 24 ڕۆژە چێ 6 نەفەرمانیان گرتووە و کۆمەڵێک ڕێکخرا و خەڵکی سیاسی سەردانیان کردوون دیارە و بەڕێزانەوەکو و کاکاریش ئاماژەی بکرد ئاسە سەردانی ئەو شوێنان نەکردو ئەمە یەک دیارەوە ڕخنەیە کە بەڕاستی لەو بەڕێزانە کە هەردووچیان لە باری مافیر مرۆڤ ئیشەکەن یەکیان لە پرساوی دەستگاویشیان لە پەرلەمانە من ئەڵێم تافگەخان بەفرینخان کە ئێستا کۆمەڵێک کەم ئەندام کە ئەو کەم ئەندامانەی ئەمڕۆ تۆدان بین لە 180 بە تەقەمەنی یا لە شەڕی ناوخۆ یا لە شەڕی دش بەڕژێم کەم ئەندام بوون کە ئێستاش هەموو هاوکاریەکان زۆربیان 150,000 کە سەرڕای ئەوەی کە دوو دەست یا هەردوو چاو یا دوو قاچیان لە دەست داوە یا یعنی بە هەر شێوەیەک بێت ئەوانە سەرڕای کە قاچ و دەست و چاویان لە دەستداوە خەریکن بەداخەوە عەقلیشیان لە دەستەدەن لەگەڵ ڕێزمدا بۆیان ئێوە چیتان کردوە تا ئەستا بۆ کەم ئەندامان کە ئێوە 150,000 پێتان ئەڵێم ئەوەی کە دوو دەستی لە دەستداوە یا بە هەر شێوەیە کەمەندام بووە 150,000کە تەنها بەشی سەردانی دکتۆر ناکە خۆتان ئەزان لە وڵاتانی پێشکەوتوی جیهان ئەمڕۆ ماڵێک کە کەمەندامێکی هەبێ لە سای ئەو ماڵەوە بەڕاستی ماڵەکە بەختەوەر بووە ینی ماڵەکەش خێزانەکەی هەموو بە ژیانێکی خۆشە باتە سەر بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە کەم ئەندام بووە بە سەربار لە ناو خێزانەکەیە ئەو بەڕێزانە من لیانە پرسم ئایا چیان کردوە بکەم ئەندامان و بەتەمان دەداهاتوە چی بکەن و بەرنامان چی بەڵێ زۆر سپاس فەرموو سابر محەممەد خاوەن پێداویستی تایبەت پرسیارێکمان هەیە بۆ تافگەخان بۆ بەفرینخان ببوورە بۆ تا ئێستا سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی مافەکانی مرۆڤ بێدەنگ و بێهەڵوێستن بەرامبەر چینی کەم ئەندام پرسیارێکشم بۆ تافگەخان ئەوەیە پێویستە لەم وڵاتەدا لەم وڵاتە پرداهاتەی ئێمەدا ئەبووە ئینسانی ساخ بەخیلی بە چینی کەمەندامەوە ببربایان نەکو بەڵام بەداخەوە ئەبووە حکوومەت پێش هەموو کەس ئیشی بۆ چینی خاوەن پێداویستی تایبەت بکردایە دوای ئەوە سیرەکەین ئێمە مافەکانمان ڕۆژ بە ڕۆژ پێشێ لەکرێ لەم ڕۆژانەیە کاگاریمان هاوکارمان کە چۆتە بەردەمی پەرلەمان کە عەبدولسەلام بەرواری ڕێگری لێکردەوە توێتی نابێ بێتە ناو عەرەمی پەرلەمانەوە بە لۆگەی مانگرتنەوە ئەمە بۆ ئیتر ماوەی 24 ڕۆژەمانیان گرتووە بێباکە بوو کاک سابیر ئەمڕۆ ئێمە کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین ئێوە 24 ڕۆژە مانگرتنتان ڕاگەیاندووە و ماتان گرتووە لە بەردەم نووسینگەی پارلەمان لە شاری سلێمانی بەفعلی بەکردەوە چیتان بۆ کراوە واز لەوە بێنیم کێ سەردانی کردوون و کێ سەردانی نەکردوون و چ بەرپرسێک هاتۆتە لاتان و کێ بەسەری کردوونەتەوە بەفعلی چیتان بۆ کراوە وەڵامتان چ وەڵامێک دراونەتەوە کاکی یادگار بەفعلی تا ئەمڕۆ تا ئەم دەقەشی لەگەڵا بێ بەفعلی هیچ شتێک لەم هەرێمەیە بۆ کەمەندام نەکراوە بەفعلی دوای ڕاگەیاندنی ئەوەش کە ئەوە هیچ ڕۆژەمانگرتنتان دەست پێ کردووە هیچ شتێک نەکراوە تا ئێستا بەڵێ سپاس فەرموو من جوابی پرسیاری کاکساوێت پڕاستی کەموانەیە کە تا ئێستا چیمان بۆ کراوە لە ڕاستیە لە جاتیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و
سەرگاتی هەرێم بێت بەدەنگ داواکارەکانی کەمەندامان کردوگانە کە ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقە نزیک لە مەرگە بنەوانێ سەر باخیەوە ناوی ئێمانێ ئەمانە 6 کەسن لەو خێمەیە ئەمانە کەمینەن ئەمانە دەستیگانە پشتەوەیە ئەمە معارەزە هانیانەیە کۆمەڵش ناوناتۆری جیاوازمان دوا خراوە کێ نەم ناو ناتۆرەیان دوایەوە دەڕاگەنەکانە زۆر کەس باس دەواکات کە ئێمە ئەگەر داوای بژێوی ژیانی 125,000 کەمەدامەکەین کە ئەڵێن دەنگمە بەس کردو ئەڵێن 100,000 و 150,000 ژیانی کەسێکی پێ ناڕۆ بەڕێوەنە کەمەندامێک لە ڕاستیە داواکەی ئێمە داوای ئینسانیە داوایەکە وەکو داوایەکی مرۆڤایەتی ئەمە هیچ پێویستی بە ئەوە نییە ئەجیدای سیاسی لە پشتەوە بێت ئەمە حقیقەتێکەوە هەموو خەڵکێکە زانێت دیارێکیشم هەیە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆکاتی پەرلەمان کەمەندامێک لای زیرە ستاقەوە تقریبان 9 ساڵە بێت لە دوکانێکایە لایەکی ئیش ناکات لە دوکانەکە پینەچێ پێڵاو پیناکات نەمەعاشیە نەی شتێکی ئەڵێن تۆ کەرکووکیت کەسوکاریشی نییە ئێمە وەکو کەمەندامی مارگرت و دەکمان بۆ کرد کەمەندامێک لەوانایە و لەو ناو دوکانیایە بۆ مافی مرۆڤ پێی نەزانیکە و کەمەندامە لەو دوکانەیە کەمەندامێک تر ڕووی کردە چادرەکەمان لە مانگرتوەکان پێشوازیمان لەکرد دەستی کرد بە گریان وامانزانی بۆی ماگری کە لەبەرەوەی کە ئێمە وەزمان خراپ بوو ئەو بدایەت ئێمە مانگرتنی وشکمان کردبوو لە هەموو شتەکان وامەزانی بۆی ماگرتمان ئێمە وەزمان باشە و پێویست ناکات بگریتوانە فەرمەردانی شەکتی بۆ خۆ مەگریم مان بۆ خۆ دەگریت وتی سێمان کرێ خانم نەیەوە ساحب خانەکە وتێتی ئەگەر ئەم مانگە کرێ خانم نێتێ شیتاڵ دەکەمە دەروانێ تیمیش لە تاوە چوم دەستم کردو بە ساڵ بۆ پاری کرێ خانۆکە کەسێک لە ئەو کابرای بینیوە کەمەندامەکەی بینیوە چوە بۆ ماڵە خەزووری و تۆ ماڵە خەزووری یەکسەر چوون ژنەکەیان بردوێتوانێ ئەوە ئەمڕۆ 13 ڕۆژە ژنەکەیان بردوێتوانێ و کەمەندامەکە مناڵەکان بەخیاوەکە زۆر سپاس فەرموو خۆشتان لێکم خاتی ویانەکانەکەم منۆ کەمەندامێک و چاودێرێکیش وڵی من بە پێچوانێ برادەرانەوە باسی مافی مرۆڤ تەنها کوشتن و لێدان و زیندان و ئەمانە نییە من بەڕێی من ئەم سەرۆت و سامانێک کە برێ ئەوەش مافی منە کە پێشەلەکرێ لە زۆر ڕۆ نەوتە داهاتەکانی گومرگی برایم خەلیان هەموو داهاتەکان ڕاستی بە لەسەرەوەش قسە بکەن وەکو پەرلەمانیش مگلیان لێ ناکەم بەڕاستی چووکم ئەگەر سەرۆکی پەرلەمان دازم دەسەڵاتی لەوانێ نووسنگی پەرلەمانیش نەبێ بەرپرسەکانی خوارەوە چووکم ئەبا لەو کاتە ئەگەر دەسەڵاتی وایە لێ پرسنی ڕێگەڵا بکردا کە نانیشتە ئەو برادران بە لۆگۆی مامانگرتنەوە بچێتەوە اونجا وەکو هەر سەرۆکی پەرلەمانیش بۆ تا ئێستا ئەوە حەسەنان ئەو برادرە بسانێتەوە بەرواری عادل بەرواری چێ بەرواری عەبدولسەلام بەرواری ئەوە یعنی کۆبوونێکی نائاسایی ئێستا بکرا زۆر ئاسایی بوو چونکە ئێمە لە سەتا دەی کۆمەلگا پێک دێنین لە سەتا دەکۆم غابێن 125,000 کەمەندام ئێمە نوێنەری ئەوانین ئەگەر داوای مافی ئەوانشکرد معناوایە ئەگەر لەگەڵ ئێمەش نەبن یا مەسەن ئێستا لە گروپەکەی ئێمان نەبن معنای ئەمە داوایشی بۆوانە وەکو سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت ئەسڵەن گلیان لێ ناکەم چونکم تۆ کە جوابی شتێک نەدەمان حسابی بۆ ناکەم ئەوە جوابیان تۆزوو هیوادارم ڕوونکردنەوە لەسەر دەستان خۆش بێت سپاس فەرموو محەممەد هەمە فەرج ئەندامێکی مانگرتووە لە گروپی کەمەندامانی کوردستان وەکو ئاشکرایە هەمومان دەزانین حکوومەت بانگەشەوە کە قانونەکەمان سیویدی ئەوروپیە بەڵام من نازانم پێشکاری مافی مرۆڤ لە سوئیدۆیە ناوێنە یامدا ئەوروپا بوو تکایە تافگەخان و ئەو خۆشکە بەڕێزە بەفریخان ڕوونکردوێمان بێبە سپاس ئالان چەند دەقەمان ڕۆشتووە چەند دەقەمان ڕۆشتووە وەڵا نازانم لە چەند کەس لەوێ پرسیارەکە 1 2 3 4 5 6 7 8 گیان ناتوانێت بێتەوە ئێرە کامێراکە گیان ئەگەر جێگە دەبێتەوە بچیتەوێ باشترە نەجوڵێ با لە شوێناڵێ پرسیارمەیە
ئەگەر تەرتیبیان کرد هەر دانیش کێشە نییە دانیشن تەرتیب کرا پێتەڵێمەوە بۆیە ینی جەختم کردەوە کە پکێ پرسیارێ چکە دواتر لەو ڕبتکردنە کێشەمان گیان چەند کەس پرسیاری ماوە لێرە دوو کەس بەڵێ 40 ثانیە باش یەکی 40 ثانیەتانەیە ینی ناچارم ببورن باش زۆر باشە فەرموو نەورۆز عمەر خوێندکاری کۆلێجی یاسا پێشەکی بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم پێ پرسیارێکم هەیە بۆ فرین خان ئەبینین کە مافی مرۆڤ بێ لە هەموو کاتێکا هەبێت لە هەموو حاڵەتێکە لە حاڵەتی ئاسایی ئەوە هیچ هەر زۆر کەمە هەڵوێستان زۆر کەمە لە هەندێک حاڵەتی ئیسtisنا ئیشاوەکو نمونەشمان زۆرە وەکو دەنگان ئەبین زۆرترین توندوتیژیەکرێ بەبێ لێ پرسیینەوە ئەمە ناگەڕینەوەانێ بۆ ئەوەی کە کۆنتترۆلی حکوومەتتان بەسەرەوە لەو کاتانەیە سۆسپاس تۆش تافگەخان و داناین ئەو کاکدانە تافگەخان بەفرینخان سەردەشتخان کاکەدانە فەرموو دەستخۆشتان لێکم توانە وەسمان خوێندکاری یاسا پرسیارەکەم بۆ تافگەخان و کاکدانا بوو ئایا پێتان وانیە هەر داڕشنەوەی خودی یاساکە خۆی هۆڵین سەبەبە بۆ ئەکتیڤ نەبوونی دەستەکەتان چونکە هەر داڕشنەوەگە لە بینی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانە هۆکارێکە بۆی هەردوو لایەن خۆیان بزنەوە لە وەزعەکە سپاس بۆ تۆش دەستخۆش ئەو مایکازت نەبێ کاکە هەرێمیان هەربی بەو بەرەوە هەردوو مایکەکەتان لایە زۆر باش گیان نەوەستن هەر بڵین کە ئەوەی پەنات پرسیاری هەیە یەکسەر بیەوە و با نەچێتە دواوە هەمووتان بەڕیز پرسیارەکان تەواوکەن بۆی کاتەکەشمان بۆ بگەڕێتەوە فەرموو گۆران حەسەن خوێندکاری یاسا پرسیارێکم لە تافغەکانەیە لە سەرتای قسەکان تاوت سیاسەتی حکوومەت لەوە ئەوەیە کە بەرەو ئەوە ڕۆکە زیاتر زمانی مافەکانی مرۆڤ بکە بەڵام ئایا گەر سیاسەتی حکوومەت کە سیاسەتێکی ئاوا شەفاف و ڕوونە بۆچی تا ئێستا دەستەکەی ئێوەی ئەکتیڤ نەکردووە وایە بۆچی ئەو یاسایی کە ئێوە یاسایی کە تایبەتە بە دەستەکەی ئێوەی بۆچی تا ئێستا ئەکتیڤ نەبوو و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە سپاس فەرموو کاواحید خوێنکاری یاسا من پرسیارەکەم بۆ تافغەخانە ئایا هۆکاری ئەوە چیەکە دەستەی پاراستنی مافەکانی مرۆڤ بە 370 کارمەندەوە نەیتوانیوە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە پارێزێ ئایا هۆکاری ئەم ئەوەیە کە ئەم دەستێ لەلایەن دەسەڵاتەوە بەکارێنێن یا هۆکارەکەی ئەوەیە کە بە 370 کارمەندە هۆکارەکەی خۆیانن ناچالاکن ناتوانن مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە پارێزن سپاس بۆ تۆش تافگەخانەر ئەو پرسیارانەی بڵین کە هەمویان یەک هینیان هەیە توانی هەر بە یەک جا جوابی بیتەوە بەڵێ هەرەوەڵا ئەی چۆن زۆر باشە چی بوو فەرموو من ژیلوان ئەحمەد خوێندکاری مەرحلە دوو ژمێریاری پرسیارێکم بۆ تافغەکان هەیە لە سەرتای بەرنامەکەیدا ئەوتی پلانمان هەیە بۆ باشترکردنی مافی مرۆڤ لە کوردستان ئایا ئەوان تا چەند کاریان کردووە بۆ باشترکردنی مافی مرۆڤ لە کوردستان و تا چەند گەشتبینە بەو کارانەی کە کراوە و ئەوان پێیان وایە ئایا مافی مرۆڤ لە کوردستان لەم حاڵی کە هەیە باشتر ئەبێ پرسیارێکشم بۆ کاکدانا ئەو وەک ئۆپۆزیسیۆن کە داکۆکیەکات لە مافی مرۆڤ لە کوردستان ئایا فەلاقەکردنی یەکێک لە پاسەوانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەمە پێشەلکردنی مافی مرۆڤ نییە سپاس بۆ تۆش فەرموو من دوو پرسیارمەیە پرسیارێکم لە تافگەخان ئایا لە داهاتوودا پلان هەیە بۆ باشکردنی ئاسی مافی مرۆڤ لە کورساندا پرسیاری دێشم لە بەفرینخانە بۆچی ئەو یاسایی کە مافی مرۆڤ دانراوە تا ئێستا بە شێوەیەکی چالاک کاری بۆ نەکراوە سپاس بۆ تۆش دوایەوە شەهلا ئەحمەد خوێندکاری پەیمانگە یەک دەقە دەست پێ بکە ئالان فەرموو شەهلا ئەحمەد خوێندکاری پەیمانگە پرسیارێکم بۆ سەردەشخان
ئایا ئیشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تۆمارکردنی پێشێلکاریەکانە یان جێبەجێکردنی مافی مرۆڤ؟ سپاس. دوایە و ئەو کاکەی. فەرموو. بەڵێ هەرێم عەبدوڕەحمان خوێندکاری پەیمانگای سلێمانی بەشی ڕاگەاندن من پرسیارەکەم لە کاکدانایە. کاکدانا ئێوە کولیژنەی مافی مرۆڤ لە کۆمەڵی ئیسلامی ئێوە کولیژنەی مافی مرۆڤ لە کۆمەڵی ئیسلامیش هەوڵێکتاندا بۆ ئازادکردنی بێسەر و شوێنەکانتان لە کاتێکدا چەندین جار باسی دەکەن ئەڵێن ئەوەنە لەلایەنە ئیسلامیەکان بێسەر و شوێن کراون یان چەندین ئەندامان بێسەر و شوێنە. ئایا هەوڵەکانتان هیچ ئەنجامێکی دڵخۆشکەری هەبووە بۆ کەسوکاری بێسەر شوێن کراوەکانیان تەنها لە ڕاگەیاندەکان و باسی دەکەن و هیچی تر؟ سپاس. ئەم کاکەیە گەر وەرگری حەزەکەی باوەن تەواو بن مادام کامێراکان لەوێ مشکلە نیە. فەرموو. بسم الله الرحمن الرحیم. پرسیارەکەم بۆ بەڕێز تاوەخانە یونس عەبدوڵڵا خوێندکاری زانکۆ. پێدوانیە 370 کارمە لە دەستگایەکە ناتوان زۆرترین کارا بکەن لە کاتێکدا ئەم دەستگایە ئەگە بێت و هیچ بەرهەمێکی نەبێت پێدوانێک و درەختێک وایە کە بەری نەبێت قابلی بڕین بێت 370 کارمن لە دەستگا و ڕێکخراوێکا بێت ناتوانێت زۆرتری کار و کارا بکە پێدوانە بتوانێت بەڵێ پێدوانی ئەو دەستەیە ئەگە هیچ بەرهەمێکی نەبێت وەکو درەختێک وایە کە بەرهەمی نەبێت. بەڵێ سپاس. با ئەو کاکەیە بێت. فەرموو. یەک دەقەت خوا دەست پێ بکاتەوە. فەرموو. یاسین عەبدوڵڵا خوێندکاری بەشی ڕاگەاندن. تافگەخان لە سەرەتای بەرنامەکە وتی کەوا حکوومەت بە ئەرکی خۆی هەستا و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی باشە لە بەرامبەریشدا برادرانی تر ڕایانگەیان کەوە مافی مرۆڤ بە تەواوی لە هەرێمی کوردستانە پێشەل کراوە. ئەگەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە نییە وەزیری وەشیە مافی مرۆڤ پێویستە وەزارەتی مافی مرۆڤ نەمێنێت لە ئێستا وەزارەتی مافی مرۆڤ دەماوە و دەستەی مافی مرۆڤ لە جێگەی ئەوە پێویستە هەر شتێک پەیوەندی بە مافی مرۆڤەوەی پێویستە نەکارمەندی بۆ دامنرێت نە هیچ کەسێکیش قسەی لەسەر چونکە کە نەبێت هیچ کەسێک نابێت لەو بارەوە قسە بکات. زۆر بەڵێ پرسیارێکی تریشم لەو کاکدانا وەکو بەڕێوەبەری بەرپرسی مافی مرۆڤی کۆمەڵی ئیسلامی کە ئەزانێت مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە لە ژێردەستی حیزبەکانایە بۆچی سەرۆکی حیزبە ئەی خۆی لەگەڵ ئەو حیزبانە کۆ بێتەوە کە لە هەمان کادا ئەندامەکانی ئەوان بەرەسی ئەو حیزبە کوژراوەیان بێسەر و شوێن کراوە. ئەوە بەلای منەوە هۆکارێکە بۆ ئەوەی کەەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کەوا نەحەقێکی گەورەی لە ئەندامەکانی خۆی کردەوە لە کاتێک تا تۆ ئەندامێک بێسەر نابێت تۆ لەگەڵ کەس ئەو کەسا کۆبییتەوەکەوە کەسەکەی بێسەر و بەڵێ سپاس مەبەستت گەیشتووە. زۆر زۆر سپاس. ئالان تەواو کەس پرسیاری نەما ئەو کاکەیە بیکا پرسیارەکەی بابیکە. زۆرترین پرسیار وڵی ناسم کەمترین پرسیار لە کێ کراوە ئەگەر هەڵە نەبن سەردەشخانە. لەوە دەست پێ بکەین باش. زۆر باش بچێتە کوێ؟ هەر ئەوەندە جێگەکەت بگۆڕی ئەو باگراوندە دەڵێ زۆر ناشرین دەرەکەوێ بۆ تەسویر بیتە جێگەی یەکێک لەم کاکەیانەی پێشەوە
دواتر جێگەکەتان بگۆڕم. فەرموو. تواناسەر خوێنکاری کۆلێجی یاسا سێ پرسیارمەیە پرسیارێکیان بۆ سەردەشخانە وەکو ڕێکخراوی مەدەنی مافی مرۆڤ تا چ ڕادەیە کاران لە بەردەم ڕاگەاندنە بەڵام بە شێوازێکی بوێرانە. پرسیاری دووەم بۆ کاکدانا وەزارەت بوونی نییە باشە ئایا کادری چالاک نییە یاخود تەداخلی ناڕەوا هەیە لەو بوارەیە. پرسیاری سێمیشم بۆ فرینخانە مافی مرۆڤ بەڕێز باس لێ کرد مافی مرۆڤ تا ڕادەیەک پیادە کراوە بەس لا دوانیە مافی مرۆڤ بە بەردەوامبوونی ژیان لەسەر و وشەی تا ڕادەوەیە. زۆر سپاس. بەڵێ. ئێستا چەند دەقەمان ماوە لە ماڵان تێنەگەشتم. سەردەشخان بەڵێ ئۆکەی تێگەیشتم. باش سەردەشخان لەبەرەوەی کەمترین پرسیارە لێکراوە پێش ناوبڕەکە دێنە لای تۆ بۆ وەڵاممان بیتەوە کە دەستمان پێ کرد. ئالان ئێمە حازرین. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست سپاسی تەواوی ئەو میوانانە کەم بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان. ئێستش بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەو پرسیارانە دێنە لای سەردەشخان. فەرموو سەردەشخان. سەبارەت بە پرسیاری یەکەم کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەمتر خەمەندیان هەڵنەساون بە تەوعیەکردنی خەڵک من پێم وایە وانە ئەو تەوعیەکردنی کە زیاتر کە خەڵک ئەی بیستیان لە علامە گوێ لێ بێت دەست پێشخەریکی زۆر باشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بەڵام کێشەیەکی تر هەیە لەم وڵاتەیە حیزب و حکوومەت بە تایبەتی حیزب دەستی خستۆتە ناو کایەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆربەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە کە دەستێوەردانی حیزبی پێوەیان بە ناوی کۆمەڵگەی مەدەنیان بە ناوی ڕێکخراوێکی سەربەخۆوە کە ئیشەکەن بەڵام دەستی حیزبیتیایە بۆیە ئەگەر ژمارەی ڕێکخراوەکان زۆر بێ بەڵام چەند ڕێکخراوێکی زۆر کەم ئەتوانم بەڵام کە بە شێوەیەکی زۆر سەربەخۆ ئیشەکەن و کاریان لەو بوارەیە کردووە و لەبەرەوەی پێویستێکی زۆر زەڕورە ئەمە بە تەوعیەکردنی هەر چەند ڕێکخراوێک ئەمە ناتوانین تەوعیەی هەموو کۆمەڵگە بکەیت چونکە ئەمە پەیوەندی بە کللتورەوە هەیە کللتوریش پەیوەندی بە مودەیەکی زۆر هەیە کە تۆ بتوانێت کە چۆن بتوانانی بنەماکانی مافی مرۆڤ یاخۆ پرەنسیپەکان هەم تەوعیە خەڵکی پێ بکەی هەم بتوانێت چۆن ئیش بکەی بۆ چەسپاندنی ئەو بنەمایانە. تەوعیەکردن ئەبێت هەر لە خوێندکاران لە مەکتەبەکانەوە دەست پێ بکەوە ڕێکخراوەکەی مەژێکێک بە لەو ڕێکخراوانە کە هەوڵی یاوە بۆ ئەوەی کە منهەجی مافی مرۆڤ یەکەم جار لە خوێندنەکانە دابنرێ بووی هەر لە مناڵی ئیبتیداییەوە بتوانێت بخوێنرێ هەتاوەکو دەرچووی زانکۆ و دوای ئەوەش. ئەمە یەکێک لەوانی کە زۆر بە کورتی پرسیار ئەگەر جواب بەمەوە جوابیەکانی تر بۆمەوە. بەڵێ بەڵێ فەرموو. سەبارەت بە ڕێکخراوەکانی UN کە لێرە ئیشەکەن بەشێر زۆربەی ڕێکخراوەکانی UN کە ئیشەکەن بەداخەوە دەڵام زۆربیان ئەوانیش بارەگاکانیان لەناو هەولێرایە زۆر ڕێکخراوی سلێمانی و دهۆکەیە وەکو من ئاگادارم و لەناو ئەوەیان زۆر فەندیان هەیە مەسەلەن تەقدیمی ڕێکخراوەکانی سلێمانی و دهۆکەوانە ناکرێ لە ڕەناو ڕێکخراوەکانی UN ئیشا ئەتوانم بڵێن بەعام ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان نێودەوڵەتەکان کەن لەناو ئەوانیشا گەندەڵی زۆر هەیە زۆر فەند هەیە ئەیرێ بە بەعزە ڕێکخراوێک کە بەپێی پێویست نییە ڕێکخراوی زۆر چالاکتر و ئەکتیڤتر هەیە کە بە هەمان چێوە فەندی تەقدیمەکە بەڵام ئەوان هاوکاری پێشکەش ئەو ڕێکخراوە چالاکەنە ناکەن کە بتوانن بە تەواوەتی ئیش لەسەر مافی مرۆڤ بکەن و بتوانن ئیشەکانیان بکەن. بە هەروەها سەبارەت بە تۆمارکردنی پێشێلکاریەکان ئایا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تۆماری پێشێلکاریەکانەکەن یان جێبەجەکاری مافی مرۆڤن هەموو کەسێک بێت جێبەجەکاری مافی مرۆڤ بێت و کار بکات بۆ جێبەجەکردنی مافی مرۆڤ بەڵام بۆ تۆمارکردنی پێشێلکاریەکان وەکو چاودێریکردن و یان ڕاستکردنی خڕوقاتی قانونیان هەر شتێکەکرێ ئەوە ئەرکی سەرەکی ڕێکخراوەکانە ئەو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤش کەدا ئەمەزرەیەکێ لە شتەکان کە زۆر پێویستە تیابێ ئەوەیە کە هەماهەنگی هەبێ لەگەڵ ڕێکخراوەکانە زۆربەی زۆر ڕێکخراوەکان تا ئێستا ئەتوانم بڵێم زانیاریکی باشیان پیا کردووە هەروەها ڕاهێنراون لەسەر ئەوەی کە چۆن بتوانن چاودێری ڕۆژی مافی مرۆڤ بکەن لە کوردستانە هەروە کاریان بۆ تەوعیەکردن کردووە. سەبارەت بە تا چه ڕادەیەک کاران لە بەردەم ڕاگەاندندا ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئەگەر ئەتوانم باسی بکەم زۆربەی ڕێکخراوەکەی ئێمە کە ئیشەکە ئێمە لەسەر قەزەی حساسەکان ئیشەکەن بە تایبەتی قەزەی ژنانە هەندێک لەو ژنانە کە زۆربیان هەڕەشەیان لەسەرا ئێمە باسکردنی ئەم قەزیانە بۆ علامەکان کێشەکە زیاتر بێ بۆ ژنەکە بۆ ئەوەی کە پرۆسەکە نەتوانێت بە شێوەیەکی باش بڕوە یاخود لە مەرحەلەی تەحقیقان لە کاتی لێکۆڵینەوە کە ئێمە وەکو ڕێکخراوەکە بووین بە پارێزەریان لە کاتی لێکۆڵینەوەیان نابێ بە هیچ شێوەیە شتەکان باس بکرێ بۆ علام ئەگەر تۆ باسیش بکەی بۆ
علام هەتا باسی قەزیەکەش پێ ئێمە تەسیرە کاتە سەر لێکۆڵینەوە مشکلە دروستەکە بۆ قەزیەکە سەبارەت هەروەها جگە لەوەژ ئێمە لەسەر زیندانیەکان کە چاودێریکردنی ڕەوشی زیندانیەکان ئەەکەین و ئەچین بۆ لایەن و قسەیان لەگەڵەکەین و چەندەها پێچەلکاریمان تۆمار کردووە لە راپۆرتەکانمانە زۆربەی جار بڵاومان کردوێتەوە مەژێکێکە لە راپۆرتەکانمان کە راپۆرتی سێمە بڵاومان کردوێتەوە لە 26 لە منعی تعزیبا کە عێراقیش خۆی ئیمزای کردووە لەسەر ئەوەی کە منعی تعزیبیان ئەشکەنجەدان نەمێنێت لەو ڕۆژایە ئەمال بڵاو کردووە کە چەندین ئەشکەنجەدان و پێشەلکاری مافی مرۆڤ بوو لە زیندانەکانە عفو لەبەر هەندێک قەزەی تر هەیە کە بۆ ئەم زیندانیانە زۆر حساسە هەندێکیان ئەو شتانە لە ئێمە باسەکەن بەڵام ئێمە ناتوانین هەندێک قەزی هەیە تیشکی بخێنە سەر و بۆ ئەلان باس بکرێ لەبەر حساسی قەزیەکە ئەگینا بەعام لەسەر ڕۆژی مافی مرۆڤ هەر شتێک هەبوو بێ کە پێویستی بەوە بوو بێ لە علامە قسەی تیا بکەی ئێمە قسەی خۆمان کردووە زۆر سپاس سەردەشخان ناوبڕێک وەرەگرین و پاشان وەڵامی پرسیارەکانی تر وەرەگرینەوە